سڵاوی خۆی گەورەتان لەبێت خۆشەویستان و ئازیزانی پرۆگرامی سیگەوهار زۆر خۆشحاڵین بۆ جارێکی تر و بۆ شەوێکی ئارامی مانگی ڕەمەزانی تر لەگەڵتانین لە شاشە جوانەکەی پەیامەوە. خۆشەویستان ئەم شەویش لەگەڵتانین بابەتێکمان بۆ ئێوە خۆشەویست ئامادە کردووە کە بابەتێکی گرنگی ناو کۆمەلگایە، بابەتێکی گرنگی ناو تاکانی خێزانە کە بە میوانداری میوانەکانمان لە ستۆندیۆ و هەروەها هاوکارانمان لە بەشی کۆنتترۆل پشکامێرا و هاوکاری ناستۆدیۆم کاگۆران پێشکەشتان دەکەین ئینشاءڵڵا. سڵاو لەبێ کاگۆران. سڵاو لە تۆلەنیا، سڵاو لە بینەرانی خۆشەویستی کەناڵی پەیام. داوایە لە خوای گەورەکەم خوای گەورە ڕۆژوو تاعات و عیبادەتی مانگی ڕەمەزان لە هەموو لای قبوڵ بکە لەم سێ میوانە ئەزیزەی کە ئەم شەو عەزیەتیان کێشاوە لە خزمەتیانین و لە تەواوی موسڵمانانی جیان و کوردستان بەتایبەتی خوای گەورە مانگی ڕەمەزان بکاتە ئاشتەوایی خێزان، بیکاتە ئەوەی کە جارێکتر خێزانەکان لەسەر یەک سفرەی ئاشتەوایی و خۆشەویستی و تەبایی پێکەوە کۆبنەوە. خۆشەویستان ئەم شەو لەگەڵ هاوکارم لە نیا هەوڵەدەین لەگەڵ میوانە ئەزیزەکان باسێک لە خێزان بکەین. ڕەمەزان گەوهرێکە بۆ ئاشتەوایی و تەبایی خێزان، چۆن جارێکی تر خێزانەکان لەسەر یەک سفرە کۆ بکەینەوە لەسەر سفرەی ڕەمەزان، ئەو ڕەمەزانی کە بەرەکەتە بۆ هەموو مرۆڤێک. بێگومان کاگۆران ڕەمەزان خۆی فێرگەیەکە یاخود قوتابخانەیەکە کە لە هەر ڕۆژێکە کە بە ڕۆژوو دەبێت وانەیەک فێر دەبێت ئەگەر بە وردی لێ ورد بیتەوە. بێگومان خێزانیش کاریگەری تەواوی لەسەر کۆمەلگا هەیە. ئەو تاکانەی کە لەناو خێزانیشدان دوجار لە خێزانەکانەوە ئەو کاریگەری کە لەسەریانە چ لە گفتار چ لە ڕەفتار چ لەو پەروەردەیی کە دەکرێن کاریگەریان لەسەر کەسانی چواردەور و هەروەها کەسانی کۆمەلگا دەبێت. بێگومان ئەگەر خێزانێک ئاشتەوایی تێدا هەبێت بەختەوەر دەبن، کشێکی ئارام بەسەر خێزانەکەدا باڵ دەکێشێت و محبەت و خۆشەویستی تیاندا بڵاو دەبێتەوە. بزانین ڕەمەزان چ کاریگەریەکی هەیە لەسەر ئەوەی کە ئاشتەوایی لەناو خێزاندا باڵ بکێشێت و دروست ببێت. بزانین ڕێگاکانی دروستبوونی ئاشتەوایی لە خێزاندا چۆن دەبێت بەتایبەت لە مانگی ڕەمەزاندا کە کۆبوونەوەیەکی زۆری تیا هەیە. دووبارە خێزانەکان پێکەوە کۆ دەبنەوە لەسەر سفرەکان و گفتوگۆ دەکەن. بزانین چۆن دەتوانین ئاشتەوایی لەو کۆبوونەوانەدا دروست بکەین. بە میوانداری میوانەکانمان کە لە ستۆدیۆ لە گەڵماندان هەرێک لە خاتو تریفە جەلال کە ڕاهێنەری پەروەردەیە لەگەڵمانە لە ستۆدیۆ و هەروەها ساڵح سەعید سەرۆکی ڕێکخراوی کۆمەڵگەی نوێن و هەروەها دکتۆر پێشڕەو حەمە عەلی ڕاوێژکاری پەروەردەی خێزانی کارسێگیان لە ستۆدیۆ لەگەڵماندان گفتوگوی بابەتەکەمان دەکەین. زۆر بەخێر مامۆستاجیان زۆر بەخێر بێت. زۆر سپاس ئاوادان کردەوە یاخوا بەخێر. خاتو تریفە با لە تۆ دەست پێ بکەم. ئایا بەڕاستی ئاشتەوایی خێزانی لە ڕەمەزاندا چی ئەگەیەنێت چۆنە؟ بەڵێ سەرەتا بەناوی خوای گەورە و میهرەبان. طبعا کاتێک کە باز لە مانگی پیرۆزی ڕەمەزانەکەین، مانگی پیرۆزی ڕەمەزان واتە گۆڕانکاری واتە نوێبوونەوە. طبعا ئەمەش کاریگەریەکی زۆر دروستەکاتە سەر خێزانەکان. یعنی ئێستا لەم کەش و هەوای مانگی پیرۆزی ڕەمەزانە ئەبینین خێزانەکان زیاتر پێکەوە کۆ ئەبنەوە، چونکە ئەو ڕۆتینی کە پێشتر هەمان بۆ سێرەکەی لە مانگی پیرۆزی ڕەمەزانە گۆڕانکاریکی تەواوەتی بەسەرا هاتووە. یعنی ئێستا هەر لەوەی کە لەسەر سفرەی بەربانگ هەر هەمووی کۆ ئەبێتەوە. یعنی پێشتر ئەگەر کەسێک دەوامی زۆر بووە لەوە چێت دوای بانگی ئێوارە بەهاتایەتەوە ماڵەوە نان خواردنەکانیان هەمووی وەکو یەک نەبووایە، هەرێکە و لە کاتێکا بەهاتایە و نانی بخواردە. بەڵام ئێستا لە مانگی پیرۆزی ڕەمەزانە ئیجباریە کە هەر هەمومان پێکەوە لە کاتی بانگا و لەسەر سفرەی بەربانگ هەمومان پێکەوە کۆبووینەتەوە. کەواتە ئەمە گۆڕانکاریکی زۆری دروست کرد لەناو خێزانەکانمانە. یعنی ئەوەی کە پێشتر یان زەمانەکە لەسەری ڕاهات بووین هەمووی گۆڕا. بۆیە ئەم گۆڕانکاریە کاریگەری دروست دەکاتە سەر ئاشتەوایی خێزانی. یعنی هەتا لە پاشەوەی شاکە هەمومان پێکەوە جارێکی تر هەڵەسینەوە پێکەوە نانە خۆین و پێکەوە خۆمان ئامادە ئەەکەین بۆ پارشێ و ئەمەش وای کرد کە لەناو خێزانەکانمانە ئاشتەوایەکی وا دروست ببێ، هەمومان پێکەوە دائانیشین، هەمومان پێکەوە قسە ئەەکەین، هەمومان پێکەوە پێ ئەەکەنین، هەمومان پێکەوە هەست بە گەورەی مانگی پیرۆزی ڕەمەزانەکەین، بە تایبەتی لە کاتی بەربانە هەستەکەین سەرکەوتنێک و دەستکەوتێکی گەورەمان بەدەستێناوە. ئەمە وا کات ئاشتەوایی خێزانی زۆر زۆر زیاد بکە. پێشتر ئەگەر گفتوگۆ نەبوو بێ ئێستا لەسەر سفرەی بەربانگ گفتوگۆیەکی زیاتر ئەکرێ. پێشتر ئەگەر ئەندامانی خێزان هەرێک و لە ژووری خۆیان بوو بێ و دوورکەوت بنەوە لە یەک، بەڵام ئێستا لەسەر سفرەی بەربانگ جارێکی تر هەموو کۆ ئەبنەوە گفتوگۆ دروستە بێتەوە، ئاشتەوایی دروستە بێتەوە. جاری وایە هەندێک ناکۆکیشێ ناکۆکیەکان وەلا ئەخرێت لە مانگی پیرۆزی ڕەمەزانەکە. هەمووی بەرەکەتی مانگی ڕەمەزان، هەمووی بەرەکەتی مانگی پیرۆزی ڕەمەزانە کە ئاشتەوایی یەک دروستەکە لەناو خێزانەکان. ئەوتە هەمومان پێمانەوە دیارە، یعنی پێمانەوە دیارە کە گۆڕانکاریە کە کۆمەڵێک شتی تازێش نیۆبوونەوەیە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە لە پەیوەندیەکانمانە، پەیوەندی خێزانی بەیەکەوە، پەیوەندی دایک و مناڵەکانی بەیەکەوە، باوک و مناڵەکان بەیەکەوە.
ئەم کۆبوونەوەی زۆر گرنگە. ئەگەر پێشتریش دەستمان نەکەوت بێ ئەو تا ئێستا لە مانگی پیرۆزی ڕەمەزانە دوو جار دەستمانەکەوێت لە شەو ڕۆژەکە بەدڵنیاییەوە کاتێرەوە دەرگایەکە مامۆستا ساڵە زۆر بەخێر وێی من کە جنابتە بینم هەر پێش ئەوەی زەواجیش بکەم ئەو بابەتانی لەسەر مەسەلەی خێزانە نووسی بە تاسەوە حەز بەکە بیخوێنەوە نامیلکانە و زۆر خۆشحاڵم لە خزمەت جەنابتەم. حەزەکەم پێش ئەوەی بچینە سەر بابەتەکە پەیامی تۆ بزانم بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان بۆ مسلمانان بۆ ئەوانەی کە ئێستا بە دیارمانەوە دانیشتون پەیامی تۆ لە ڕووی خێزانیەوە چییە بگەێنی بە بینەرانی پەیام؟ مێرەبان سوپاس جەنابتانەکەم تۆش حاڵیشم بدەک خزمەت بە مامۆستا بەڕێزانیان. سەرەتا پیرۆزبایی مانگی پیرۆزی ڕەمەزان لە خۆمان و لە هەموو بینەرانی بەڕێزەکەم لە مسلمانان بە شێوەیەکی گشتی وڵای تەبەن حکومە مامۆستای ئیشارەتی پێکرد ئیزافەتەن بۆ ئەوەی کە جەنابیان فەرمویان منەڵم مانگی ڕەمەزان خولێکی پەروەردەیی یانی چۆن تەلقیح ئەکرێ ئینسان بە شتێک بۆ ئەوەی کە ڕوبەڕووی میکرۆب و ڤایرۆسەکان ببێتەوە. خوای گەورە شەیطانی بۆ کۆت کردوین دەرگاکانی بەهەشتی لێ کردوینەکەەوە دەرگاکانی دۆزەخی بۆ داخستوین فەرمی ئەوە مەیدان ئەگەر شتێک لە پێش ڕەمەزانە تیاتانە هەبووە لە بوغز لە ڕق لە کینە بە تووڕەیی لەوانە یعنی ڕەمەزان پێمانەڵێ ئەبێ ئەمانە هەموو لابەرین لە جێ ئەوانە پێچەوانەکانی دابنێ لە جێ ڕق نەرمونیانی و خۆشەویستی دابنێ لە جێی ئەنانێت و خۆپەرستی خاکی بوون و خۆشەویستی بەرامبەر و توانەوە بۆ یەکتری و قبولکردنی یەکتری و وەرگرتنی یەکتری بە هەموو عیبەکانی یەکتریەوە. ینی پەیامی ڕەمەزان بۆ خێزانەکان ئەوەیە کە بەڕاستی ئەبێ پێش ڕەمەزان هەر چۆن بوو بین ئێستا لە کاتی ڕەمەزانە گۆڕانکاریکی کولی بەسەر خۆمانە بهێنێ. ڕەمەزان پێمانەڵێ ئەبێ مێردێکی باش بین، ئەبێ ژنێکی باش بین، ئەبێ باوکێکی باش بین، ئەبێ دایکێکی باش بین، ئەبێ کوڕکچێکی باش بین، ئەبێ یعنی تەجاوزی ذاتی خۆمان بکەین بەڕاستی. ڕەمەزان پێمانەڵێ تۆ ئەبێ تەجاوزی خۆت بکەیت یعنی لە هەمان کاتە ئەبێ خۆشت بخوێنیتەوە بە شێوەیە کە تەدریب لەسەر هەموو ئەو شتانە بکەین کە ئەرزمکردن کە بێ ئێمە وا بکەین یعنی ئاشتەواییەکی وا لە ناو خێزانەکانمانە دروستکەین. من هەمیشە ئەوم وتووە کە زۆر گرنگە کە ئێمە هەموومان لەسەر سفرەکان کۆ ببینەوە پێش ڕەمەزانیش یعنی حتا ئەگەر ئینسان پێش ڕەمەزان هەفتەی جارێک دانی کەم چونکە هەیە بەڕاستی ناپەڕێ بۆی کە جارێ لەگەڵ مناڵەکانیان نان بخۆ بەهۆی سەرقاڵیەوە هەرچەند زۆر لە شتەکانە باسی مەسائیلی هاوسەرگیریەوانەیە وتومەکە تەبەنەمە ئەزمموی وڵاتانی تریشە خاستەنەوانەی کە لە کارشناس و لە بواری کۆمەڵناسی و دەروونناسیە قسەیان کردووە ینی تەنانەت دەڵێن ئەوانەی کە زۆر ئالوودەی ئیشکردنن ژیان لەگەڵیانە ئەستەمە لەبەرەوە ئەبێ ئەوانەی کە لە پێش ڕەمەزانە ئالوودەی ئیشکردنن ئالوودەی مۆبایلن ئالوودەی کۆمەڵێشتی ترن کە ئەمانە وای کردووە بربەستێک لە نێوان خۆیان و هاوسەرەکانیان خۆیان و کوڕکچەکانیان یعنی چۆن مناڵەکە پرسیارێن لێ کرد تەمەناکەی چی بیوتی تەمەناکەم تەلەڤیزۆن بۆ مایە تەمەناکەم مۆبایل بۆ مایە بۆی ئەوەندەی کە باوکم دایکم احتمام بەو شتانە ئەدا زۆر جوانە ڕووی بۆ منیش وەرجێڕا جارێکتر احتمامی بە مندایە. دەستەکان خۆشەوە سایگەم دکتۆر پێشڕۆ چۆن بتوانین ڕەمەزان بکەینە ڕێگایەک یاخود دەرگایەک بۆ ئەوەی خێزانەکان کێشەکانیان وەلا بنێن ئاش بنەوە تاکانی ناو خێزان لەگەڵ یەکترا و ئاشتەوای لە ناو خێزاندا هەبێت. بەناوی خی گەورە میهرەبان سوپاس و ستایش بۆ خی پەروەردگار کە دەرفەت و ڕێگەی یاین ئەم ساتش لە خزمەتی بەڕێستانە و خزمەتی بینەرە بەڕێزەکانە گفتوگوۆیە بکەین. خۆم بە خۆشحاڵ و شەرەفمەند دەزانم لە خزمەت مامۆسایانی بەڕێزمە پێکەوە گفتوگویەک لەسەر ئەم بابەتە هەستیارە وردە بکەین و تەمەنا ئەکەم خوای تەعالا عیبادەت و ڕۆژ و هەر یەک لە ئێمە و لە بینەرانی بەڕێزیش خوای گەورە لێمان قبوڵ بکە بەو سیفەتەی ئەسەوم لی و ئەنە ئەزی بهی وەڵامان بداتەوە یا رب العالمین. هەر کاتێک کە ڕەمەزان دێت
من دەستەواژ شیرینەکەی مامۆستا نورسین بیرەکەوێتەوە کە فەرمێ لە ڕەمەزانە سفرەی ڕەحمانەتی خوا دا ئەبەزێتە سەرزەوی. بۆ ئەم تعبیرەی داناوە سفرەی ڕەحمانێتی خوایە. ئەم سفرە ڕەحمانێتە کە دا ئەبەزێ هەمومان لە دەوری سفرەکە کۆکاتەوە. ئەم کۆکردنەوەی لە دەوری سفرە ئەوەمان پێ دەڵێت بوونی سفرە لە ژیان و پەیوەندی خێزانیە زۆر زۆر مهم و گرنگە. ڕۆژانە بەلانی کەم لە ڕووی پەروەردەی خێزانی و ئێماڵین بەلانی کەم خێزانە بە ڕێزەکان بۆ ئەوەی ئاشتەوایی لە نێوانیاندا هەبێ بەلانی کەم بێ ڕۆژێکیان هەبێ پێکەوە لەسەر سفرە کۆ ببنەوە. چونکە ئەو کاتەی لەسەر سفرە کۆ بنەوە دڵەکان لێک نزیکە بنەوە. ئەو کاتەی لەسەر سفرەکان دوورەکەونەوە دڵەکانیش لێک دوورەکەوێتەوە. چونکە ئەو ساتە وەختەی مرۆڤەکان لە سەر سفرەکە کۆ بێتەوە زۆر کات کردومانە بە قسەیەکی خۆشی ژوتومانە سیلەی لەحم ڕەحمی پێوەیە. یعنی ئەم حاڵەتە بریتیە لەوەی کە ئەم سیلەیە ئەم پەیوەندیە بۆ ئەمەمان پێڵێ واتە جەستەکان لە یەک نزیکە بنەوە کە جەستەکان لە یەک نزیک بنەوە ڕۆحەکانیش لە یەک نزیکە بێتەوە کە ڕۆحەکان لە یەکتر نزیک بۆ بەدەن و ڕۆح پێکەوە ئاوێزانی یەکە بن. هەر کاتێک ئەم جەستەیە لە یەک نزیک بوونەوە جەستەی مرۆڤ دوو مادە دەرەکە ئەندرۆفین و ئۆکسیتۆسین دۆپامینیش خۆی ڕێژێ بەسەر ئەم مەوزوعە ئیحساس بە سەعادەتەکە. ئەو ماڵەی پەروەردەی سەر سفرەیان هەیە ئەو ماڵی لە دەوری سفرە کۆ بنەوە کەناڵە ژەهراویەکانیان ئەگۆڕن بە خۆشەویستی و مەحەبەت. ڕەمەزان پەروەردەمانە کات غەیبەت بگۆڕە، سکاڵا بگۆڕە، لۆمەکردن بگۆڕە بیکە بە خۆشەویستی. مەقولەیەکی جوانەیە ئەڵێن ئەگەڕنەوە وێنایەکیان کردووە ئەڵێن ئەگەڕنەوە جارێکیان سێ پیاوی ڕیشسپی نورانیەن لە بەردەم دەرگای ماڵێک لە دەرگای ماڵێک ئەدەن. دانەیەکیان تەمەنی لەوان زیاترە و ڕیشیشکی سپی و درێژتری هەیە لەوان. بە خێزانەکەی ئەڵێ بە خاتوونێک ئەڵێ لە دەرگایە ئەڵێ ئەمانەوێ ئێمە بینە ماڵەوە بۆ ماڵەوە وەلاتان. خێزانەکەش لە وەڵامە پێڵێت ئەڵێ ئێوە چێن ئەتانەوێ بێنە ناو ماڵەکەی ئێمە تا بە هاوسەرەکەم بڵێم. ئەویش لە وەڵامە ئەڵێ من ناوم خۆشەویستیە عشق و خۆشەویستیە ئەمەش سامانی هاوڕێمە ئەمەش سەرکەوتنی هاوڕێمە. ئەڵێ پەلەمە کە باچم پرسیارێک کەم بە هاوسەرەکەم ئەڵم سێ پیاوی ڕیشسپی هاتوون یەکیان ناوی خۆشەویستیە یەکیان ناوی سامانە یەکیان ناوی سەرکەوتنە. هاوسەرەکەی ئەڵێ پیاوەکە سیان هاتوون وامان پێڵێ ڕێگەیان بین کامیان بێتە ژوورەوە. ئەڵێ بەڕای من پێم باشە سامان بێتە ژوورەوە. ئەڵێ ئەگەر سامان بێتە ژوورەوە هەرچی کێشەکانی خۆمانە پێی چارەسەرەکەین. خاتوونەکە ئەڵێ من ڕام وایە سەرکەوتن بانکینە ژوورەوە کە ئێمە سەرکەوتوو بین ئەتوانین سامانیش بەدەستبێنین دوایەوە خۆشەویست شەبین لە لای خەڵک. کچێکی نەوجوانیانە بێ مناڵێکی نەوجوانیانە بێ لە وەڵاماڵێ دایکەوە باوکە بۆ خۆشەویستی باک ناکەن. ئەگەر خۆشەویستی لە ماڵمانە بێ واتە ساماندارین سەرکەوتوین. هەردووکیان ڕێەکەون لەسەرەوەی خۆشەویستی بانکەن بۆ ناو خێزانەکەیان. کاتێک کە ئەڕۆن ئەچێتەوە ناو دەرگاکە ئەڵێ کابرا کە تۆ ناوت خۆشەویستی و عەشقا تۆ وەرە ژوورەوە. ئەڵێ لەگەڵ خۆشەویستی خۆیەکا بە ژوورە سامان و سەرکەوتن پێکەوە بەدوایە. ئەڵێ پێم بڵێ ئێوە بۆ هاتن خۆ من ئێوەم نەبوت. ئەڵێ ئەگەر تەنیا داوای سامانت کردایە سامان بە تەنیا هاتە ژوورەوە خۆشەویستی و سەرکەوتنی لەگەڵا نەبوو. ئەگەر تەنیا داوای سەرکەوتنتان کردایە سەرکەوتن بە تەنیا خۆی هاتە ژوورەوە. بەڵام ئێوە داوای خۆشەویستیتان کرد هەر ماڵێک خۆشەویستی تیابێت سەرکەوتنیش حزوری ئەبێت سامانداریش حزوری ئەبێتایە. هەر ئەمەش دکتۆر هەر ئەمەش دەکرێت بڵین ینی ئێستا بەشێکی زۆر لە خێزانەکان بەداخەوە لێک هەڵوەشاون ینی نەبوونی خۆشەویستیەوەی کردووە کە بۆ نمونە لێک هەڵوەشێن خێزانەکان یاخود هەڵبژاردننی سامان و سەرکەوتنێ بەسەر خۆشەویستیان ناو خێزانەکانەکەوەی کردووە بەشێک لە خێزانەکان لە ئێستاە یعنی ئەبینین بێکەوە ناخۆن هەر کەسی و لە ژووری خۆیەتی یعنی خێزانێکی تقریبن لێکترازاون نەبوونی خۆشەویستی ئەمە دوو شتی کەمان پێڵێ بەدەر لە نەبوونی خۆشەویستی یەکەم نەبوونی سفرەی گەرم و گوڕە کە مەحەبەت کۆی کاتەوە چونکە ئەو کاتەی لە دەوری سفرەکە کۆ بنەوە ئیحساس بە ئەمان دروستە بێ هەم لە خێزانە و کەمترین کەسن و کەسانەی زۆرترین کۆبوونەوەیان هەیە لەسەر سفرەکان تووشی نەخۆشی و گرەی دەرونیە بن
ئەمە تایبەتمەندێکی جوان کە ڕەمەزان بەواجبی ئەمەمان پێبەخشێ کە هەرسێکمان کۆکین لەسەرەوە کۆمان کاتەوە لەسەر سەفرەکە. دووەمینیان کات پێنەدانە. بەڕاستی گەورەترین گرفت لە کۆمەلگای ئێمە ئێستا نەبوونی کاتە. کات بە یەکتر نادەین. ڕەنگە من بمەوێت لەسەر سێ بنەما قسە بکەم ئەگەر دوای قسەی لەسەرکەم یا ئێستا هەر قسەی لەسەر سێ بنەمایە بکەم دوای دینەوە خزمەتە فەرموو. مامۆستا تەریفێگیان بێگومان کۆبوونەوەکان لای تاکانی خەزان گرنگێکی زۆریە، بەڵام لەوانەیە لای گەنجەکان کاریگەری زیاتر دابنێ. کاریگەری ئەم کۆبوونەوانی خێزان بەتابەت لە مانگی ڕەمەزاندا چ لە پاشەواندا بێت چ لە بەربانگدا بێت چ کاریگەرێکی لەسەر گەنجانە بێت. طبعا بەدڵنیاییەوە هەر کاتێک کە کۆبوونەوەیەک دروست ببێت کاریگەری لەسەر هەموو ئەندامانی خێزانەکە دروست دەکات و بە تایبەتتر و کوبەڕێستان باسیەکەن مەسلەی گەنجانە. طبعا گەنج بە حکمی ئەوەی کە ئێستا بەهۆی سوۆشیال میدیاوە زۆر دوورەکەوێتەوە لە خێزان، دوورەکەوێتەوە لە پەیوەندی کۆمەڵایەتیەکان، بوونی ئەم سفرەی بەربانگ و پارشێوە کاتێککە بەیەکە کۆ ئەبنەوە ئەمەوە کە کاریگەریەکی لەسەر دروست بکات، چونکە ئەو پێشتر کە سەرقاڵ بۆ بە سوۆشیال میدیا و چۆتە ناو عالەمێکی تر و یعنی زۆرتر دابڕانی هەبووە لە ناو خێزانەکەیە، بەڵام ئەمەوە ئەکات بگەڕێتەوە ناو خێزان و کاریگەریەک لەسەری دروستکە. جا من زۆر جار باسی ئەوە کە مەڵم دائما لەناو خێزانە بۆ ئەوەی کاریگەری حتا ڕۆژووی مانگی پیرۆزی ڕەمەزان کاریگەریەکەی زۆر بێ لەسەر مناڵ و لەسەر گەنجەکانمان. ئێمەی دایکان و باوکان پێویستەکات هەموو ڕۆژێک کاتێ لە کاتی بەربانگە ئەو هەستە بین بە مناڵەکانمان و بە گەنجەکانمان کە ئەمڕۆ سەرکەوتنێکی بەدەستێنا و ئەمڕۆ دەستکەوتێکی هەیە. چکە پێغەمبەر درودی خوای لەسەر بێ ئەفەرمێ للصائم فرحتان فرحة حين يفطر وفرحة عند لقاء ربه. کەسی ڕۆژوان دوو خۆشی زۆر گەورە چاوەڕێیەکە، یەکەمیان لە کاتی بەربانگایە و دووهەمیشان لە قیامەتە لە کاتی بینینی خوای گەورەیە. طبعا ئەمە ئەبێ ئەو هەستە بی بە مناڵ بە گەنج کە تۆ ئەمڕۆ دەستکەوتێکت هەبوو ئەمڕۆ سەرکەوتنێکت هەبوو لە کاتی بەربانگە، بۆی هەست بۆ خۆشیە بکە کە پێغەمبەر درودی خوای لەسەر بێ ئەفەرمێ ئەبێ ئێمە هەست بۆ خۆشیە بکەین. جا ئەمە کە مرۆڤ عادەتی وایە حەزی بە دەستکەوتە، هەتاوکو دەستکەوتەکانی زۆرتر بێ هەست بەبوونی خۆی زیاترەکە، هەتاوکو دەستکەوتی هەبێ هەست بە سەرکەوتنەکە لە ژیانە. جا لەبەرەوە ئێستا ئێمە هەموو ڕۆژێک کاتێک ئەمە دووباراکەینەوە لەگەڵ مناڵەکانمانە ئەڵین ئەمڕۆ سەرکەوتنێکی گەورەمان هەبوو، ئەمڕۆ دەستکەوتێکی گەورەمان هەبوو، ئەمڕۆ خۆشیێکی گەورەمان هەیە. ئەم خۆشیە لەسەر سفرەی بەربانگ بەم شێوازە هەستی پێ بکەی لەگەڵ مناڵەکان تا ئەم هەستە بەش بکەیت، ئەمە کاریگەری زۆر زۆر دروستەکە لەسەری. یعنی چکە بەداخەوە جاری وایە بینی ڕاستە لەسەر سفرەی بەربانگ کۆبوونەتەوە، بەڵام عەسەبی و دەموچاویان یا و بەیەکە و ئەمە چەمڕۆ هیلاک بۆ و مانوو بۆ و لە ڕۆژ و گرتنەکەی هیلاک بۆ. یعنی بەداخەوە خەڵکێکە بینی لەسەر سفرەی بەربانگە بەڵام عەسەبیە تووڕەیە کەس ناوێرە قسەی لەگەڵا بکە. کەواتە ئەمە کۆبوونەوەی پێ ناوترێت، جاری وایە بە باوکەکەش کۆبێتەوە لەسەر سفرەکە، بەڵام ئەگەر تووڕە و دەموچاوی بوو بەیەکا و هەست بە ماندووبوونێکی زۆر بکا و کووا بێ بڵێ ئەمڕۆ ڕۆژەکەی لە کۆڵ بۆتەوە کاتێ بەربانەکاتەوە نابێ بۆ شێوازە بێ. بۆیە ئەمە پامێکی زۆر گرنگە بۆ دایکان و باوکان، ئەبێ هەستی خۆشی دەرببڕن، ئەبێ چەنێ ماندوو بوو بێ، چەنێ لە ئیشەکەی لە دەرەوە هیلاک بوو بێ، بەڵام کە هاتە سەر سفرەی بەربانگ ئەو خۆشیە دەرببڕێ. ئەگەر هیلاکیش بۆ قوربانیە بخۆی باکە لەگەڵ ماڵ و مناڵەکەیە دڵنیاییەوە، چونکە ئەگەر ئەو قوربانیە بخۆی نەیە، ئەگەر ئەو هەستە خۆشە دەرنەبڕێ، ئەمە کاریگەری دروستەکاتە سەر مناڵەکان. یعنیتر مناڵ واستەکەیتە ڕۆژ و گرتن هیلاکی و عەسەبیەت و تووڕەبوون و ماندووبوونە کە ئەم هەستی بۆ دروست بوو ئەو کاتە حەزی بە سفرەی بەربانگیش نابێ، ئەو خۆشی بۆ دروست نابێ، کەواتە ئەبێ ئەو خۆشیە دروستکە و دوای بەربانگیش لەگەڵ گەنجەکەیە کوڕە گەنجەکەی لەگەڵ مناڵەکەی حتا دایک لەگەڵ کچە گەنجەکەی بچن بۆ تەراویح. طبعا مەسەلەی تەراویح بابەتێکی زۆر زۆر گرنگە کە تو هەر لێسە و مناڵان ڕابێنی لەسەر ئەوە بە تایبەتی لەگەڵ گەنجەکەیە ینی دەستی کوڕەکەی بگرێ دەستخاتە سەر شانی بیبە لەگەڵ خۆیان بۆ تەراویح. ئەمە فێری کۆمەڵێک شتی ئەکات کە ئێمە هەموو جارێکەڵی مانگی پیرۆزی ڕەمەزان خولێکی ڕاهێنانی زۆر زۆر نایابە. ئەمە ئەم خولە ڕاهێنانە ئەبێت زۆر شت فێری مناڵەکانمان بکەین و فێری خۆشمانی بکەین. یعنی زۆر جار هەیە مناڵ پرسیاری بۆ دروستە بێ، جاروە پرسیارەکانی زۆربەی لە کاتی سفرەی بەربانگە ئاڵێت. جا ئەم پرسیارانەی مناڵ کە بێن و پێکەوە گفتوگۆی لەسەر بکەین و بگەڕین. زۆر جارە هەم مناڵ پرسیارێکت لێکە ئەو بۆ ئێمە بە ڕۆژ و ئەبین کاتێککە ئەم پرسیارە ئەکات زۆر جاردێک و باوکێک سەر پرسیار جوابێنەوەڵەن ئاخر بۆ ئێمە هەست بە هەژاران بکەین، بەڵام نا با بێن ئەو ڕۆژە بیکەن بە فرسەتێک ئەم پرسیاری مناڵەکە وەرن ئەگەڕین بە دوای وەڵامە.
لە دوای بەرمانگدا ئەنیشین کۆبینەوە دوای تەراویح ئەگەڕین بە دوای ئەو وەڵامەیە ئەو کاتە تۆ لە کۆمەڵی مەزدەری زۆر باش بۆ نمونە ئەگەر ئەم باوکە بێت کتێبی ئەحیا علوم الدین بێنێ لەسەر مەقاصدی سیام بێت باسی بکە بۆ مناڵەکانی ئەو پرسیارە بکە بە فرسەتێکی زۆر گەورە هەم گەنجەکەی شارەزا ئەکات هەم مناڵەکانی والی ئەکات کە بە دوای مەسدەرا بگەڕن بە دوای سەرچاوەکە یەکڕووە کوبکینەوە توانین چەند دەرگایەکی ئەتوانین حتا لە ڕێی پەیوەندیەکانمانەوە ئەمە فرسەتە کە ئێمە پەیوەندیەکانمان زۆر بتۆکەین یعنی جاری وا هەیە مناڵ کە پرسیارێکە کە دایکەکە تووڕابێ وەختی ئەو پرسیارە نیە و کاتی ئەوە نا بەعکسەوە ئەسڵەن زۆر جار ئێمە بێ لە مناڵەکانمانەوە فێر بین مناڵەکانمان مامۆستای ئێمە بن زۆر جار ئێمە زانیاری لە مناڵەکانمانەوە وا ئەکاکە بە دوای زانیاریە بگەڕین جاروە لە پرسیارێکی ئەوانە بۆیە هانی مناڵەکانمان بین پرسیار بکەن هانی مناڵەکانمان بین حتا دەربارەی تەراویح دەربارەی ڕۆژ و دەربارەی تەقوا کە خوای گەورە ئەفەرمێ لەعلەکم تەتەقون ئامانج لە ڕۆژ و چییە بۆ تەقوایە کەواتە ئەبێ ئەمانە هانی مناڵەکانمان بین پرسیار بکەن کە پرسیاریشان کرد پێکەوە کۆبینەوە کەشێک دروست بکەین جەوێکی خۆش دروستکەین لە ماڵەکە و بگەڕین بە دوای وەڵامی پرسیارەکانە کەواتە ئەمە کاریگەری زۆر دروستەکە هەم لەسەر گەنجەکانمان هەم لەسەر مناڵەکانمان هەم لەسەر خودی خۆشمان جا لەبەرەوە ئەمانە زۆر گرنگن کە دایکان و باوکان هەستن پێی چکە ئێستا سەرەتای مانگی پیرۆزی ڕەمەزانە کەواتە بە ئەم فرسەتە لێکی سخۆیان نێن چونکە دوایی کە ئەم فرسەتە ڕۆی جارێکی تر بە ساڵێکی تر چاوەڕێ بکات و تا فرسەتێکی وای بۆ دروستە بێتەوە کەواتە ئەمانە گرنگن کە ئێمە هەلێ سەو ئیشی لەسەر بکەین دەستخۆش مامۆساگیان مامۆسا ساڵح ڕۆڵی هاوسەران چی لە ڕەمەزانە ئەنی هاوسەران چۆن بەربانێکی جوان بێکەوە بکەن ئەمە یەکەم دووەم بۆ دەبێت چەمکی ئاشتەوایی لەگەڵ ڕەمەزانە باس بکرێ چۆن وا بکەین بەرەکەت ڕووبکاتە سفرە و خوانی هاوسەران ینی چۆن وا بکەین بەرەکەت بڕژێ بەسەر کۆی گشتی خێزانەکانە طبعا کارکتەری سەرەکی لە خێزانە هەردوو هاوسەر بە دەرەجەی یەکەمیش نەڵم پیاو بۆچی ئەڵم پیاو لەبەرەوەی کە پیاو ئەبێ ئەوەندە گەورە بێ ئەوەندە فراوان بێ ئەوەندە دەرونی فراوان بێ بتوانێت ئینتساسی مەشاکیلەکانی ناوخێزان بکە و ئەبێ وەکو چۆن لە ناو باڵندەکانیشا ئەیبینین لە ناو ئاژەڵانی تریشا ئەیبینین سۆز و محەبەتێک لە گەورەی ماڵەوە کە نێرینەکانن باڵە کێشن بۆ بەچکەکان و تەنانەت بۆ هاوژینە مێینەکەشی ئەوانەیە لە گرتە ڤیدیۆیەکانە بینی بێتمان کە لە شێرێکە بارانە بارێک باڵ داخا بۆ هاوژینەکەی بۆ ئەوەی کە تەڕ نەبێ بێگومان کەواتە ژن و پیاو لە ماڵایە دوو هاوسەر لە ماڵە ئەو باوەشە گەرمن کە ئەتوانن هەموو ئەندامانی خێزان لە باوەش بگرن و شتێکی زۆر جوان هەبوو وەختی خۆی کە لە کۆمەڵگەی ئیسلامیە ئەوش ئەوە بووە کە لەسەر سفرەکە دانیشتن کۆبوونەوە ئەندامانی خێزان هیچیان دەستیان بۆ خواردنەکە نابێت چاوەڕێی باوکیان بوون ئەم باوکەش نانێکی ئێهێنا لەتیە کرد لەتێ لە نانەکەیدا دەستی خێزانەکەی کە لە دەستی ڕاستی دانیشت بوو دەتێکی تریشی ئەدایە دەستی مناڵە گەورەکەی کە لە دەستی چەپیا دانیشت بوو دوایی ئەمی تر بەشی ئەوی تری ئەدا بەو شێوەیە ئەنجا بە یەکەوە بسمیلا نەکرد و نانەکانە خوارد یعنی کەواتە لێرەیان ڕۆڵی هەردوو هاوسەر جگە لەوەی کە ئەبێ خۆیان بەڕاستی سەرمەشق بن سەرمەشق بن لە سەر ئەو نەرمونیانی کە مامۆسا ئیشارەتی پێکرد نەرمونیانیە کە یعنی ڕۆژوو ئینقلاب و گۆڕانکاریەکی دروست کرد بێ بەڕاستی لەسەر هەردوو هاوسەر لەسەر باوک و دایک بە شێوەیە کە ببنە قودوە القدوة التربية بالقدوة تپەروەردەکردن بە پێشەنگبوون بە سەرمەشقبوون ئەبێ ئەمان یعنی وا بکەن کە جاری لە بینی خۆیانە زۆر خۆشەویستی بۆ یەکتری دەربڕن زۆر بتوێنەوە بۆ یەکتری لەگەڵ یەکا زۆر تەبابن ئەگەر هەندێک ناڕەحەتی و هەندێک کێشەش لە پێش خێزان پێش ڕەمەزانە بوو بێ ئەبێ لێرەدا بەڕاستی وا بن کە ببنە وەکو چۆن شیعرەکە ئاڵێ ئێمە گیانێکین لە دوو جەسەدا وەکو شێر و ئاواز لە یەک بەستەدا یعنی ئەبێ ئەم دوو هاوسەرە بەڕاستی بە شێوەیەک مامەڵە بکەن کە وەکو یەک جەستە لەگەڵ یەکا مامەڵە بکەن ئەبێ یعنی کاتێک کە قسە لەگەڵ یەکاکەن ئەو نەبێت و
ئەو بڵێ تۆ بڵێ من چۆن هەڵێ لێچێک ڕۆژ لە دەرگایەکیە خاوەن ماڵ وتی کێ وتی منم وتی جێت نابێتەوە لێرە دوایە ڕۆشت و گەڕایەوە ئەمجا لە دەرگایە وتی کێ وتی تۆ تی فەرموەرەژەوە یعنی بەڕاستی هەر کاتێ ژن و پیا و مامۆستا محەممەد ئەمارە بە ڕەحمەت بێت کە فاتی کردووە ئەڵێ لە ژیانی خێزانیە ئەبێ ژنمێت نەڵێ ئەمە مافی منەوە مافی تۆیە ئەمە دوکانداری نییە ژن مێردایەتی دوکانداری نییە ژن مێردایەتی توانەوەی لەگەڵ یەکتریە تۆ دوکان نییە بڕۆی ئەم دینارێک دەم 1000 دینار ئەدەم شتێک وەرەگرم تەنانەت دکتۆر سەلاح ساڵح ڕاشید لە باسێکە باسی خۆشەویستی مطلق دەکات کە ژن و پیا ئەبێ یەکتریان خۆش بێ بەبێ بەرامبەر دای نابێ ژنەکە بەو بڵێ من تۆم خۆشێ لە بەرەوەی فلانشتم بۆ بکەی یا پیاوەکە بڵێ لە بەرەوە هەروەکو چۆن ئەبێ ئێمە کاتێک کە شتێک لە یەکتریە ئەبینینەوە ڕقمان لە فیعلەکە بێ نەک لە خودەکە نەک لە زاتەکە لە هەمان کاتە ئەبێ کەسەکەمان خۆش بێت بۆ خۆی نەک لەبەر فلان شتی لەبەر فلان کاری فلان هەڵوێستی لەگەڵمانە وەرە بڕاستی هەردوو هاوسەر ئەبێ وەکو ئەرزم کردن ئەبێ خۆیان لە پێشە خۆیان ببنە قودوە هیچ لەسەر خۆیان بکەن و یعنی فەحسێکی خۆیان بکەن بە دواداشون بۆ خۆیان بکەن ئەنجا ئەو کاتە ئەمە هەر خۆی بۆ خۆی ڕەنگەداتەوە لە ناو مناڵەکانە هەر بەبێ ئەوەی کە هیچ شتێک وڵێ بەبێ ئەوەی قسە بکە بەبێ ئەوەی کە ئەمریان بەسەرا بکە خۆی ڕەنگەداتەوە مناڵەکەش بەگوێی دایک و باوکەکە ئەکا بەڵام ئەگەر دایک و باوکەکە یعنی قودوە نەبوون بۆ مناڵەکە بەڕاستی مناڵیش سەرگەردانە بێت مناڵ کاتێک کە باوکەکە ئەبینە ڕووی لە شوێنێکە و دایکەکە ئەبینە ڕووی لە شوێنێکە ئەوە کوڵێ تۆ بڵێ سەرما و من بڵێم گەرما بەردێ بینی بێ بە سەرما نابێ بێ هەردووکیان ینی یەک ئاواز بخوێنن ئەمە بەستەکە ئەوە نییە کە هەردووکیان کۆپی بن بۆ یەکتری یعنی خصوصیاتی خۆیان پارێزن بەڵام لەگەڵ ئەوەشە وەکو یەک جەستا وەکو یەک نەفز وەکو یەک ڕۆح مامەڵ لەگەڵ یەکتریا خۆش بێت کە گۆران با بچینە لای پشێک دەتە بەردەوام بین لەکانمان دوای پشێک بەردەوام بین جارێکتر سڵاوتان لەبێ خۆشەویستانم بەردەوامی لەگەڵتان کاک دکتۆر حەزەکەم تەوەری بەشی دووەمی بەرنامەکە تایبەت بەوەی کە چۆن جارێکتر خێزانەکان بژێینەوە ئایا ڕەمەزان دەرفەتێکە تەنها ئێمە دەبێت لە ڕەمەزانە لەسەر سەکان کۆبینەوە یاخود ڕەمەزان دەبێت بێتە هۆی ئەوەی کە لە دوای ڕەمەزانیش ئێمە لە جەژنا قسەیەکەین ئەڵین هیوادارین تەنها لە جەژنا سەردانی و نەبێ بەش لە دوای جەژنین ئەو سیلەی ڕەحمە هەبێ دەبێ لە مانگی ڕەمەزانەوە هەر خۆی زۆربەی خێزانەکان لە یەکۆ بنەوە جارێکتر چی بکەین بۆی خێزانەکان بژێنەوە لە دوای مانگی ڕەمەزانیش بەم شێوەیە بەردەوام بێ ئەتوانین بۆم حاڵەتە ئێمە سێ بنەما بەکاربێنین یا خود بە شێوازێکە بڵێن سێ تەکنیک بەکاربێنین بۆ ئەوی بتوانین ژیانی خێزانەکان ببوژێنینەوە تەکنیکی یەکەمینیان ئەوەیە ئێمە ڕەمەزان فێری ئەومانەکە پلان دابنین ئامانجمانە بێ باشە ئامانجێک دانێن پلانێک دانێن من لە بەیانی پلان دانێن بۆ ئێوارە چی لێ بنێت خاتونەکە ئێوارە چی بخۆن و چی نەخۆن بۆم حاڵەتە پلان دانێن ڕەمەزان شتێک هەیە فەرمودەیەکی پێغەمبەری نازاری صلی الله علیه وسلم فەرمێ لە ڕەمەزانە وەکو جەنابی مامۆستا ئاماژەی پێکرد شایەتینەکانە بەسرێتەوە یەکێک لە شایەتینەکان یەکێک لەوانەی کەیەت خۆشگوزەرانی خۆی بۆ ئەوە دەرەبڕێ ئەی بەسەر گەورەکەی ئەڵە شەیتان لەسەر عەرشی خۆی دانیشتووە ئەڵێ چیت کرد هەر یەکە شتێکی خۆی ئەڵێ دانێکیان بە کزۆڵەیی چووکە سەیرکەشتی زەخمیان و تۆ ئەڵێ هیچ نییە ئەمەڵێ بینی ژنومێر دەکەم تێکە ها بە کزۆڵەیەکەڵێ دەست خۆش بێ ئەڵێ باشترین ئیشە کرد تۆ وەرە دەسەر ڕاستی خۆم یعنی هەدمی ڕووخانی خێزان باشترین شتە بەلای شێتانەوە لە ڕەمەزانە شایەتینە بەسرێتەوە کەواتە ئەکرێ ئێمە لە ڕەمەزانە سێ تەکنیک بەکاربێنین تەکنیکی یەکەممان ئەوەیە ئامانجمان هەبێ لە پەیوەندی خێزانیمان بڵین ئێمە ئەمانەوە ئامانجێک بۆ پەیوەندی خێزانیمان دانێ چی بکەین بە دوای خاڵە جوانەکانی یەکترا بگەڕێن
ئەو هۆکارانەی کە هەمیشە ئەبێتە کێشە بۆ پەیوەندی خێزانیمان بنەبڕیکەین بیوەسێنینەوە. زۆر کات من بۆ ئەمە شتێکی جوانی شوڕێحی قاضیم بیرەکەوێتەوە. شوڕێحی قاضیە فەرمێ 25 ساڵ هاوسەری گیریان کردبوو لەگەڵ خێزانەکەیە، ئەحساسمان بەوە نەکرد هیچ کێشێکی خێزانیمان نەبێ. لیان پرسی چۆن ئەبێ لە دوای 25 ساڵ ئێوە کێشەی خێزانیتان نەبێ؟ وتی لەبەرەوەی یەکەم ڕۆژ خاتونەکەم کە چوینە ناو کەژاوی هاوسەری خۆمان نوێژی سونەتمان کرد. لە دوای نوێژە سونەتەکە بانگی کردم وتی ئەی شوڕێح وەرە و بەرامبەرم بە پێوە بۆستە. وتی منیش چوون بەرامبەری بە پێوە وەسام. وتی ئەویش هات بەرامبەر من بە پێوە وەساوتی ئەی شوڕێح 4 داواکاریم لێت هەیە، 4 شتە من لە ژینگەیەکا لە دایک بووم و پەروەردە بووم و گەورە بووم و تۆش لە ژینگەیەکا گەورە بووی تۆ لە دایک بووی پەروەردە بووی. ڕەنگە لە ناو خزمانێکی ئێمە خەڵکێک هەبوو بێ شۆڕەسوارێکی زۆر باشی وا بێت، من هاوسەرگیریم لەگەڵ جەناب تا کردووە. و ئەی شوڕێح لەوەچ لە ناو خزم و کەسوکار و یا خەڵکانێکی تر هەبوو بێ کە تۆ زەواجی لەگەڵاکەی تۆ هاتووی زەواجت لەگەڵ بە ناکردو منت خواستووە. لەبەرەوە ئێمە لە سروشتی یەکتر نازانین. یەکەم ئامانج ئەمەیە ئەو شتانەی تۆ چیت پێخۆشە لە ژیانی خۆتا، قەڵەمێکم ئێنم دەفتەرە و قەڵەمێکێنم چیت پێخۆشە لە ژیان تا پێم بڵێ. هەڵە منیش یەکەیەکە هەموو شتەکانی خۆمم پێوت ئەمەم پێخۆشە 1 2 3 4 یەکە نووسی. ئەنجا هاتە سەرەوتم ئەی تۆ چیت پێخۆشە لە ژیان تا؟ وتی ئەویش یەکەیەکە خاڵەکانی نووسی من ئەم شتانەم پێخۆشە لە ژیانمە. دووەمین شت چ شتێکت زۆر پێ ناخۆشە لە ژیان تا کە مامەڵە دەگەڵا بکرێ؟ ئەو شتانەم پێ بڵێ. وتی منیش سروشت و تەبیعەتەکانی خۆم وتم ئەم شتانەم پێ ناخۆشە 1 2 3 4 ئاوا خاڵبەندی بۆم وت. وتی نووسی منیش بە تۆم ئەی تۆ چیت پێ ناخۆشە کە لە ژیان تا لەگەڵ تا بکرێ؟ وتی ئەویش ئەمە هەمان شتی نووسی. ئەنجا لەگەڵیشە حەز بە چ خواردنێکەکەی هەر خسمەنە ئەو پێوەرەوە، حەز لە چ خواردنێک ناکەی خسمەنە ئەو پێوەرەوە، هەردووکمان خواردنەکانش بە حەزمان لە چی بۆی ڕوبەری هاوبەش دروستکەین لە بین یەکترا. ئەمە دوو خاڵان. وتی دوو خاڵی تریان ئەوەیە چێن ئەو کەسایەتیانەی تۆ حەز ئەەکەی بێنە ماڵمان و هاموشۆمان بکەن کاریگەری نەرێنی لەسەر پەیوەندی خێزانیمان دروست ناکە. کەسایەتیەکانم پێ بڵێ لە خزمی خۆتان لە هاوڕێ لە هەشتێک. وتی یەکێکە خاڵەکانم ناوەکانم نووسی. وتم ئەی تۆ کێ پێ و ناخۆشە بێت بۆ ماڵمان؟ وتی ئەویش هەرچی ئەو کەسایەتیانی کە پێی ناخۆش بوو نووسی. پێت خۆشە عەفوەن کێت پێ خۆشە ئەمە یەک، ئەویش کێی پێ خۆشە، کێت پێ ناخۆشە تۆ کێ پێ ناخۆشە، هەردووکیان نووسیان. وتی لەو ڕۆژەوە بڕیارمان نا کە هیچمان ئەو شتێک کە ئەو حەزی پێێتی و پێی خۆشە من ئەوە جێبەجێ یەکەم، ئەو شتەی تری کە ئەو پێی ناخۆشە من نایکەم. لەما ڕێک فەرمودەیەکی نازارمان بیرەکەوێتەوە هەموومان زۆر بەکارێنین. پێغەمبەری نازارە فەرمێ صلی الله عليه وسلم لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه. ئمە تەنیا بوعدێکیمان وەرگرتووە. چیت بۆ خۆت پێخۆشە ئەوەشت بۆ براکەت پێخۆش بێ. لە ناخی ئەمە شتێکی کەشمان هەیە. چیت پێ ناخۆشە بەرامبەرت بکرێ مەیکە لەگەڵ خەڵکیە. چۆن پێت خۆشە مامەڵە لەگەڵا بکرێت تۆش وا مامەڵە لەگەڵ خەڵکیە بکات. زۆر باشە دکتۆر دەخسەکان لەدامە بە شەکر بێ ئەمەوێ ڕێک ڕایکێشم بۆ شتێک بۆ مامۆستا تریفە ئەنی وەکو ڕاهێشکارێکی خێزانی و ئەوانەی کە دکتۆر باسی کشتی زۆر جوان بوون، بەڵام ئێستا هیچ ئافرەتێک هەیە دانیشە لەگەڵ پیاوەکەی کە زەواجەکە ئەمە بڵێ چیت پێ خۆشە چیت پێ ناخۆشە، ئایا کام میوان بێ بۆ ماڵمان کام، یعنی ئەمانە هەیە ئێستا لە ئافرەتی ئێستاە؟ یعنی ئێستا بەداخەوە ئەم شتانە کەم بۆتەوە بۆیە ئەبینی تەبایی خێزانی و ئاشتەوای خێزانیش وردەوردە ڕوو لە کەم بوونەوە ئەکا. ینی بەداخەوە کە ئەبیستین ڕێژەی جابوونەوە زیە ئەکات، ئەمە داخێکی گەورەیە بۆمان کاتێکا بینی خێزانێک هەڵەوەشێتەوە بۆ چونکە ئەم بنەما جوانانەی کە کاک دکتۆر باسی کرد نەماوە لە ناو خێزانەکانە یا خودت کەم بۆتەوە. بەڵام ئەگەر خێزانەکان بێن ئەم بنەمایانە جێبەجێکەنەوە لە خۆیانە ئەوە بە دڵنیایی و ئاشتەوای خێزانی زۆر زۆر زیە ئەکا. خێزانەکان پتەوترە بن، خێزانەکان تۆکمەترە بن، دڵخۆشیان زیاتر ئەبێ لە ناویەکە، متمانیان زیاتر بۆ دروستە بێ بە یەکتری. جا لەبەرەوە ئەمانە بابەتێکی زۆر زۆر گرنگن. من هەموو جارێک ئەڵێم کاتێک کە دوو کەس ئەیانەوێت هاوسەرگیری بکەن
با بچن بەشداری خولکەن بە پرسیار لە ڕاوشکارێ بکەن ئەو شتانە چییە کە ئێمە بتوانین خێزانێکی پتە و پێک بێنین چکە بەداخەوەستا ئەو کەسانی کە هێن بۆ ڕاوشکاری دوای ئەوەی کێشە و مەشاکلێکی زۆریان هەیە کە هەندێک شتیان بۆ باسەکەیت ئەڵێ خۆزگە پێش هاوسەرگیری من ئەمانم بزانایە خۆزگە پێش هاوسەرگیری من بە هاتمای خولێکم بخێندایە لەسەر ئەوەی من چۆن مامەڵە بکەم ئەم بنەمایانە چۆن جێبەجێ بکەم لە ناو خێزانەکانمانە چۆن پێکەوە دانیشین لەسەر کۆمەڵێک شت ڕێکەوین کە ئەمانە بکات سیرەکە ژیانێکی باشتری ئەبێ ژیانێکی خۆشتری ئەوێ و هەندێک شت هەیە هەندێک کێشە کاتێکە لەناو خێزانەکانە ڕوئەیە تۆ ئەبێ پێشتر هەوڵبەی ئەو کێشەیە ڕوونەیات ئەویش بەچێ بێ بەم دانیشتن و بەم گفتوگۆیە و بەم ڕێکەوتنە ئەبێ کە لە نێوان هەردووکیانە هەیە بەڵام کاتێک کە ڕێکەوتن نەبێ لە نێوانیانە لە ناکاو کێشەیەک دروستە بێت هەر یەکەیان ئەبن بە بڵین تەڕەفێک لە کێشەکەیە و ڕوبەڕووی یەکتری ئەوەستنەوە کاتێک کە ڕوبەڕووی یەکتری ئەوەستنەوە ئەمەیەوە ئەکات کێشەکانیان لێک بەسیتترین کێشەوە سیرەکەی ناتوانن مداراتی یەکتری بکەن ناتوانن تەقبولی یەکتری بکەن ناتوانن بۆ نمونە تحملی یەکتری بکەن جالۆبەرەوە ئەمە زۆر گرنگە ئێستا هەموو جارێکەڵین بۆچی خێزانەکانی زوو ئەوانی کە دایکمان و باوکمان و نەنکمان و باپیرمان چۆن ئەوەنە ساڵ پێکەوە ژیاون بەکەمترین کێشە زۆرترین پێیەکەوە بوون ئەویش ئەوەیە کە ئەمانە توانیوانە تحمل یەکتری بکەن ئولفەتیان بەیەکەوە گرتووە دوای ئەوە کێشەکانیشیان خۆشویستووە حتا کێشەکانیش توانیویانە خۆیان دانیشتن کێشەکانیان چارەسەرکەن و ڕێگەی هەڵبەش بدۆزنەوە لە نێوان یەکتریا بۆ ئەوی کێشەکانیان چارەسەر بکەن جالبەرەوە ئەمانە زۆر گرنگن یەکێک لەو شتانی کە گرنگە بۆ خێزان مەسەلەی متمانەیە هەنیسە زۆر جار بەداخەوە ئەبینی کە ڕێژی جابوونەوە زۆرە بێ مەسەلەی کێشانەیە لە متمانەیان بە یەکتری یعنی ئێمە ئەگەر واقعی بیرکەینەوە لەم بابەتانەیە و هەندێک لە قسەی کتێب و ئەمانە دەرچین بینە ناو واقعەکەی خۆمانەوە یعنی ئەوەی کە سۆشیال میدیایی کە لە هەڵوەشانەوەی خێزان ئەوەی کە سۆشیال میدیا کاریگەریەکی نەرێنی دروستەکە لەسەر ژن و پیا و ئەمەوە ئەکا کەمی متمانەی دروست کردووە یعنی ئێستا لەم ڕۆژانەیە باز لەوە کرا بۆچی ئەم خێزانە تازانی کە هاوسەرگیری ئەکەن لەگەڵ ئەوەشە بەحسابی خۆیان بە خۆشەویستی کردویانە ئەی بۆ زوش جابنەوە لە یەکتری لە بەسیترین کێشەیە جابێتەوە طبعاً زۆری کێشەکانیان سێرەکەی نەبوونی متمانەیانە کاتێکە هەرێکیان بە سۆشیال میدیای خۆی و خەریکە ئێستا بۆ نمونەیەک لەو کێشانی کە ئێستا زۆری تەلای ئێمە مەسەلەی ئەڵێ پاسوەردەکەی نایەتێ پاسوەردی بڵین سناپەکەی یاخود ئینستاگرامەکەی لای من نییە ئێ باشە کە ئەمە پاسوەردەکەی لانەبێ ئیکا بە کێشە گومانی بۆ دروستە بێ ئەڵێ تۆ بێ لەگەڵ کیا قسە بکەی یا هەر جارێکی بینی ئەم لەسەر خەتەوە ئۆنلاینە ئەڵێ دیارە بە تەمای شتێکە لەگەڵ کەسێکی ترا قساکەن ئەم هەموو گومانە کە دروستە بێ بۆیان ئەمە کا متمانە لە نێوانیان نامێنێ کە متمانەژ نەبوو کێشەکان لە بەسیترین کێشە زۆر گەورە بێ جا لەبەرەوە گەڕانەوەی متمانە بۆ ناهاوسەران زۆر گرنگە کە ئەوەنە متمانی بەیەک بێت کە مۆبایلەکەی لێدانێ و هیچ کێشەیەکی نەبێ ئەم مۆبایلە نەشارێتەوە و پاسوەردی لەسەردانی و نێڵە خێزانی بیبینی و خێزانیشی بە هەمان شێوە نێڵی هاوسەری بیبینی و دنیای کێشە دروست ببێ لەمانە یعنی باوەڕتان هەبێ ڕۆژ نییە ئێمە پەیوەندیمان پێوە نەکرێت لەسەر کێشەی مۆبایل ئەوە لە پاسوەردەکە و ئەڵم پاسوەردەکەی دەستخۆت مامۆستا ساڵح دەکبڵ کە گرنگترین تاکی ناوخێزانەکانی کاریگەری باشیان هەیە لەسەر ئەوەی کە تاکانی تر بە شێوازێکی باش ڕفتار بکەن و کردار بکەن دەکبڵ چۆن ئەتوانن ئاشتەوایی لە ناو خێزاندا دروست بکەن بەتابەت لە مانگی ڕەمەزاندا چۆن بتوان لە کۆبوونەوەکان داوا بکەن خێزانەکانیان محبەتیان بۆ یەکتری زیاتر بێ خۆشەویستی لە نێوانیاندا زیاتر بێ ئەو هەنگاوانە چین کە پێویستە دایک و باوک بگرینە بەر بۆی ئاشتەوایی دروست بێت لە ناو خێزانەکانیان یاخود ئەو خێزانانەی کە ئاشتەواییان تیا هەیە زیاتر بێت ئاشتەواییەکان و پەیوەندەکانیان قوڵتر بێتەوە وەڵام من ئەمێ لە قسەیەکی کاک دکتۆرەوە دەست پێ بکەم کە باسی شوڕێحی کرد کە تەمەن لێرەیە بەڕاستی ژن و مێرد ئەبێ سایکۆلۆژیا یەکتری بخوێنەوە پێشتر خۆی کە مامۆستاتیفش ئاماژەی پێ کرد کە خۆزگە هاوسەرەکان پێش پرۆسی هاوسەرگیری کۆمەڵی شتە بوو پیان بوترایە باسییان بکردایە یعنی کاتێ شوڕێح ئەوێ دەستی خێزانەکەی بگرێ ئەڵێ مەهلەک وەستە با لە یەکتری تێ بگەین تۆ شتێک بڵێ من شتێک لەم بۆ یەکتری تێ بگەم بزانین چی هەیە یعنی ئەو تێگەشتن زۆر گرنگە لە چەند ساڵێک پێشە سەروانم 15 ساڵ پێشەسا ژن و پیاوێک سەرکەوتن لەگەڵمانە هاتین تقریبا 50 ساڵ بوو بەیەکەوە بوون وتی مامۆستا بەخوا ئێستاش نازانم ژن تەبیعەتی ژن چۆنە من پێم سەیرە گەنجی ئێستا دوای 3 مانگ
ئەڵێ وەڵام من بەکەڵکی من نایە باشت من ئێستا 50 ساڵە لەگەڵ ئەو ژنایە بەیەکم هێشتا یەکتریمان تەواو نەناسیوە چۆن دوای 3 مانگ یەکتریان ناسی و بەقەڵکی یەکتری نایەن قسەکە ئەلێرایە کە ئەمانە یەکتریان نەخوێنێتەوە ئاگان لە یەکتری نییە ئاگان لە دەروون یەکتری نییە حساب بۆ یەکتری ناکەن خۆ ژن و پیا و جیاوازن ئەوانی کە یانەوێ ژن و پیاو یەکسان بکەن هەر خۆی زوڵم لە ژنەکەن زوڵم لە پیاویژەکەن ستەم لە هەردووکیانەکەن ئەو خۆ کابرای ئەوروپیە نووسوێتی پیاوان لە مەریخ و ژنان ینی بەڕاستی لەبەرەوە ئەم جیاوازیانە گرنگە ئەنج لە دایکێکی بەڕێزە پرسن ئەڵێن ئێوە 7 ساڵ بەیەکەوە ژیاون چۆن توانیتان بەیەکەوە بژین ئەڵێ ڕۆڵێ ئێمە شتە شکاوەکانمان چاکە کردەوە چەند جوانە دڵە شکاوەکانیشان ینی زۆر گرنگە ئەی خۆ باسەکە باس لەوە نەبوو شوشەیە شکاوە چاکی کردوتەوە باز لەو دڵە بۆ کە شکاوە و چاکی کردوتەوە هەر لە خزمەت بەڕێستانە لەم شاشە جوانەوە باسی ژنوبێر دەکەم کرد کە لە سەردەمی کاک ئەحمەدی شێخە نیگەران بوون لە یەکتری جا هەر لە ناو کوردەواری شەشتێکەیە ئەڵێ نیگەرانێک لە بینی ژنوبێر دەکات دروست بۆ ئەو چۆتە ئەو دیوی بێشکەکە ئەو چۆتە ئەم دیوی بلانکە و کینەکە توێتی با بوو خۆم لەم غەریبیە بمرم هانی ئەوە ئەو پیاوەکە مەسەرن ڕۆیشتۆتە ژوورێک و ژنەکەش لە ژوورێکە پیاوەکە ئیتر بەتانەکەی بەسەر شانێدا و سوێت بچێ بۆ لای ژنەکەی بەس گوێ لە ژنەکەیەتی دوعاکە ئەڵێ خوایە کاک ئەحمەد شێخ خوایە دڵی نەرم بکەی بێتەوە بەم دیوە ئەمیش خۆی کا بە زوورەڵە کاک ئەحمەد پاڵمەنێ بۆ خۆمە ڕۆڵقەینا یعنی ئەم معنایە هێنانەوەی ئەمانە گرنگە لەبەرەوە یعنی ئێمە ئەبێ بەڕاستی ئەمانە جارێکتر بێنینەوە ناو خێزانەکان و ئەبێ ئەم خێزانانە بەم چاوەوە سیرەکتری بکەن بەم شێوەیە سیرەکتری بکەن کە یعنی ئەم دوانە والمؤمنون والمؤمنات بعضهم أولياء بعض ئەبێ ئەم دوانە ئەولیای یەکترین پشت و پەنای یەکترین تەواوکاری یەکترین ماوەسا ڕەمەزان کاریگەریی ئەرینی لەسەر شانی تۆیە کە باسک لەسەر خێزان قسەکە ئەوەیە ڕەمەزان من هەر لە بیدایەتە عەرزم کردن ڕەمەزان پێمانەڵێ ئەبێت تەجاوزی خۆمان بکەین تەجاوز بکەین بۆ یەکتری ئەبێ یعنی ئەنانیە دواز لێبێنین ڕق و تووڕێی واز لێبێنین ئەبێ جارێ ئەم دوو کائینە کە دوو هاوسەرن دایک و باوکن ئەبێ بەیەکەوە تەبابن ینی کاتێک کە ئەیانەوێ ئاشتەوایی خێزانی دروستکە هەر لە پرسیارەکەی جەنابتەوە ئەبێ ئەم دوانە تەبابن لە بینی خۆیانە خۆیان ئاش بن فاقد شيء لا يعطي يعني كأو خوشتێکی دیانە بێت چۆن ناتوانێت بە مناڵەکەی بڵێ کابرا خۆی جگەرە ئەچێشە بە مناڵەکەی بدەم مەیچێشە بە قسەی ناکە پێی بڵێ مامۆستا عومەر ڕێشاوی بە ڕەحمەت بێ شتێکی جێڕایەوە وتی یەکێک لە مناڵەکان هاتن چە نازانم کامیان بوو وتی گریاوتی باوکە قەڵەمەکەم ناداتێ وتی قەڵەمەکە نادات وتی بەڵێ وتی وەڵڵا عیسا منیش ناموێ دەی مادام وایە کە نامداتێ ناموێ یعنی جەوێکی خۆشی لەگەڵ مناڵەکە دروست کرد بۆی کە فڕقێکی بۆ دروست نەبێ بەرامبەر بوو کە قەڵەمەکەی ناداتە دەست یعنی ئەبێ دایک و باوک یعنی کەش و هەوایەک دروستکەن کەش و هاوە طەبیعیەکە ئەوەی کە مامۆستی فوتی یعنی ئێمە بەڕاستی لە ڕۆتینیاتی ناو کتێبیش بینە دەرەوە هەندێک شتەی واقعی کەم بەڕاستی ڕۆژێکیان مامۆسایەک باسی ئەمەندە ناسک باسی ژیانی ژن و مێردایەتی کرد هێوتم وەڵا مامۆسا ئەوەی کە تۆ باسێکی بەخوا ئەمە چەند ساڵە قساکردن واسە بەخوا ناتوانین ئەو بەو شێوەیە هەشتی طەبیعی شتی واقعی بڵێن بۆ لە ژیانی ژن و مێردایەتیە بەتو ئەتوانی چی بکەین بۆ یەکتری یعنی ژن و پیا ئەتوان چۆن بن لەگەڵ یەکتریە چۆنیش بن لەگەڵ مناڵەکانیانە ئەم دوانە ئەبێ یعنی شتێکەیە ڕەمەزان مامۆستا نوڕسی بە ڕەحمەت بێ باسی ئەسماء الله الحوسنا ئاکات یەکێ لەو شتانە فەرمێ ئەبێ ئێمە یعنی ڕەنگڕێژ ببین بە ئەسماء الله بەتایبەتی هەندێک صفاتی خوا هەیە ئەبێ ئێمە لە خۆمانە ڕەنگ باتەوە یعنی ئێستا هەرچەند بەکۆڵە زۆر بەقۆت لەسەرم بابەتای ناکەن لە ڕووی سەحەتوینەوە کە ئەوترێت ڕەمەزان ئەوەلوه ڕەحمە ئەوەلوه ڕەحمە کەواتە ئەم ڕەحمەیە ئەبێ ئێم لە ناومانە ڕەنگ باتەوە ئەبێ لە نای دایک و باوک ڕەنگ باتەوە ئەم میهرەبانیە ئەم نەرمونیانی ئەم ڕەحمەتە و ئەوسەط و مەغفرە لێ خۆش بوون شتێکی پێڵێ فەل ئیجلیس بینا نەتەغافر
با ئێمە تەغافر بکەین مامۆستا ڕاشید لە منطەلەقا باسێکاکە ئەبێ ئێمە تەغافرمان هەبێ بێ لێبوردەیمان هەبێ بۆ یەکتری ئەبێ لێخۆشبوونمان هەبێ بۆ یەکتری کە زۆر گرنگە ینی کۆمەڵی بەهای باڵا هەیە کە ئەبێ تیامانە ڕنگ باتەوە یەکێک لەوانە لێبوردنە لێخۆشببوونی یەکتریە یعنی من چەند پێم خۆشە بەرامبەرەکەم لێم ببوورێ ئەبێ منیش لەو ببوورم یعنی ئەوە نا ئێمە لە کاک دکتۆر باسی کۆمەڵی پەیوەندی کرد لە مسائلی خێزانێت من ینی زۆر جارم تۆ سێ پەیوەندی زۆر سەرەکی هەیە لە خێزانە پێم وایە لە بینی هەردوو کەسێکی شا و لە بینی هەردوو هاوسەیەکیشە پەیوەندێکی ئینسانی هەیە خی گەورە فەرمووی لەقەد کەڕەمنا بەنی ئادەم ئەبێ ئەم دوانەوەکو ئینسان ڕێز لە یەکتری بگرن دایک و باوک کە ئەم دوانە ڕێزیان لە یەکتری گرت ڕەنگە داتەوە لە مناڵەکانە باسی ئەم ڕێزگرتنم کرد نمونەیەک کە برایە گوتی چوومە بانە لە ماڵێک میوان بووم کاک حەمە سەعید و ئامینە خان وتی بەڕاستی ئەمزانی ئەو ژنە تەمسیلەکات بەڵام 18 ڕۆژ لەوێ بووم هەر عینەشە دووبارە ئەبەوە تێمە دانیشتبووین لە دەرگادرا وتیەوە حەمە سەعید گیانە تۆزی عەتری لە خۆی تا ئەستا دەرگاکەی کردەوە تیەخوا بەخێر بێت و سرای ماڵەکەم تۆ سێبەری تۆ چەتری ماڵەکەمانی تۆ یعنی هۆکاری ئاسوودەی ئێمە تۆ خۆم پیاوە ئەگەر هەرچی کۆڵی دنیای کێشا بێتی بەوە ئارامە بێتەوە وتی کورسیەکانی دان میوانی ئەنج میوانەکانی بەخێرات نکرد وتی داینا لە پاڵخوا کورسێک لە پاڵخوادان میوانەکانی لەولا وتی ئەم کوڕ و کچانە هەمووی بە پێوە سابوون دەستە و نەزەر چاوەڕێی دایک و باوکیان من ئەمر بەسەریانە بکەم ئێستا هەنی کاتێکە ژن و پیاو ئەو احترامە ئینسانیان لە یەکتری گرت مناڵیش ڕەنگەداتەوە تایە لەبەرەوە ینی کەواتە قسەکەی لەوێیە پەیوەندی ئینسانێکە پەیوەندی ئیسلامێکە ئەو کاک دکتۆر ئاماژە بە حەدیثەکە کرد لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه ماشە مسلمان حەز ناکە بەرامبەرەکەی ڕێز لێ بکرێ یا ئەوە ئەنجا پەیوەندی خێزانیەکە خيركم لأهلي وأنا خيركم لأهلي کەواتە ئەم دوانە ئەگەر وا بوون مناڵەکانیش باشە دەست خۆش ماوەساگیان کاک دکتۆر قسەی ماوەسای توانی قسەی لەسەر بکەی و زۆر جار ئەبینین لە ڕەمەزانە پیا و زۆر تووڕێ ینی بۆ ژنیش بە هەمان شێوە ینی خێزانی پێ لە کاکە بچۆ کیلوێ تەماتە بکڕە تووڕا بێڵێ بە ڕۆژوو وەڵێ بە ڕۆژوو ینی ئەمە چ جای بگابەوەی کە بۆ نمونە دەبێت پیا و یارمەتی هاوسەرەکەی بدا لە ماڵەوە بۆ نمونە هەر لە بەسیترین شتا کە ئەویش بە ڕۆژووە ینی ئەویش مرۆڤ بە ڕۆژووە کەواتە ئێمە چۆن وا بکەین کە هاوسەران لە مانگی ڕەمەزانە هاوکاری یەکتر بکەن یعنی هەوڵ بدەین کە ڕەمەزان ئاراممان بکاتەوە نەگەوەی تووڕەمان بکە ینی ئەمان چ هۆکارەکان چین بۆی کە ینی مرۆڤ ئەو تعاسوبەی کەیەتی ئەوەی کە بتوانێت لە ڕەمەزانە ئارام بێتەوە ینی بۆ نمونە خێزانی داوای شتێکی لەیەکە ینی تا دەرەوە پچێشتەی بەڵام بەشێکی زۆر لە پیاوان بەشێکی زۆریان ینی تووڕابن بە ڕۆژوم تینومە بێ برسیمە بێ چی بکەین بۆمانە چارەسەر بێت ڕەمەزانە جەنابتان فەرمووتان ئەگەر ئیزافەیەک بخەمە سەر هینی مامۆسایانی بەڕێزم ئەمە لە دوو بوعدیان باس کەم ئەنجا بێمە سەر ئەو بوعدی سێهەمی جەنابتان یەکەمینیانەمەی جەنابی مامۆسا ئاماژەی پێ کرد لە پێشترا کەوتمان ئەم ژن و مێردە شتەکانی یەکتر بڵێن ئەمە لە کاتێکا یەکتر ناناسن توێژینەوەکان پێمان ئەڵێن لە 10 ساڵ ئەڵێ لە 2 ساڵەوە بۆ 10 ساڵ ژن و مێردەکان یەکترە ناسن ئاشنا ئەبن بە یەکتر ئەزانەیە چی هەیە بنە و فرمودێم وکۆی هێنایەوە لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه من مشاعری هاوسەرەکەم ڕابگرم وەکو ئەوەی کە هەیەی شعوری برینان نەکەم ئەویش مەشاعری من ڕابگرێ یەکە شعور و مەشاعری یەکترمان ڕاگرت ئۆتۆماتیکیان نەچینە ناو حاڵەتەی کە مامۆستا تریفە بوو باسی کرد ئەمەی جەنابی مامۆساش کە خوای گەورە فەرمووی وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم لە بینی خێزانەکانە ڕێز لێگرتن وە لە ناو کرۆکی ڕێزا کە خوا فەرمێ وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم بریتێ لەوەی قبوڵی هاوسەرەکەم بێ وەکەوەی کە هەیە قبوڵی منی بێت کە وەکەوەی هەم کە من ئەوەندەی هاوسەرەکەمم قبوڵ بێ هاوسەرانی یەکتریان قبوڵ بێ وەکەوەی کە هەیە خوای گەورە بە جیاواز خەڵقی کردووە سروشتەکانیان جیاوازە وەکو ژەلای مامۆستا ئاماژەی پێکرد سایکۆلۆژیای پیا و جیایە سایکۆلۆژیای ئەفرەت جیایە ئەمە خاڵێکی تر بۆ ئەمە هەر لەناو ئەمە تعقیبێکی تر لەسەر ئەوە ئیزافەیەکی تر بۆچی پێشتر گرفتیان کەمتر ئەبوو جانێک گرفتەکان چارەسەرەکرا
ئەزانن بۆ کا گۆرانجان لەبەر ئەوەی پێشتر کۆمەڵە خاڵە بۆ ئێستا ئێمە پێڵێن ئەمە سایکۆلۆژیای چارەسەرکردنی کێشە دایان ناوە تویانە کاکە هەموو کەسێک کێشەی هەیە ئێمە حەقەتە تەنانەت پێغەمبەرانیش کێشەیان هەیە بڕۆ سەیری پێغەمبەر نوحکە کێشەیە بۆ پێغەمبەر لوط بۆ کێشەیە بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کێشەی خێزانی هەبووە یعنی شتێک نییە من لە دەرەوەی ئەم باز لێ بم دووەمینان لە دەرەوەی کێشە سەیری کێشەیان کردووە نەک لە ناو کێشەکە سێهەم کراوە هەندێک جار ئەکرێ ئەم کێشەیە بکرێتە هەل بۆ زیندووبوونەوە بۆ بژانەوە بۆ نوێبوونەوە لە بینی ژنومێرد و خێزانەکانە ئەم چوارەمینیان شتێکی ترمان پێڵێ لە سایکۆلۆژیای چارەسەری کێشە پێمانەڵێ کاکە هیچ کێشەیەک نییە دوورمەودابێ کاتی نەبێ هەموو کێشەیە کاتێکی محەدەدی هەیە کە من زانیم کێشەکەم کاتێکی هەیە تر لەگەڵم کێشەیە مامەڵی لەگەڵاکەم ئەمە وەکو ئیزافەیەک بۆ خزمەتی مامۆسایانی بەڕێزم لەم بابەتەی تریشانە بەڕاستی ئەزانی ڕەمەزان فێری ئەومانەکە کاتێک دەتەوێت تووڕەبی فەرمێت تەغیری لە ما بکە پێویستمان بە گۆڕانکاریکردنە بە گۆشەی نیگای بیرکردنەوەی منە لە جیاتی بمێت تووڕەبم بڵێم ئینی سایم ئەمە خاڵی یەکەم خاڵی دووهەم تەکنیکێک بۆ ئەمەش بەکارهێنین بریتیە لە کارلێکردن لە ناو کارلێکردنە بریتە لە دابشکردنی ئەرکوڕۆڵەکان وە لە ناو دابشکردن یعنی مەسەلەن ئەسڵ وایە ئەم خانەوادە بەڕێزە پێکەوە کێنەوە ئەمیش بە ڕۆژوو بوو خانمەکەش بە ڕۆژوو بوو خەریکی ماندووبوونێکی زۆری ماڵە ماندووبوونێکی و ئێستاش خانمانیش لە دەرەوە کار دەکەن ڕێژێکی زۆریان لەگەڵ ئەمە پێویست بەوەکە لەم سفرە ڕازانەوەی سفرە داخستنەکەی ئێواران لە جیاتی ئەوەی من بڵێم ماندووم ئەوش ماندووە من بڵێم برسیم ئەوش برسیە کەواتە من خۆم لە شوێنی ئەو دابنم نەگنێتی ئەو بخوێنمەوە خۆم لە شوێنی ئەو دابنم ئەگەر ئەو ئیشانە ئەو بکردە ئەوش چۆن من ماندووم ئەوش ڕوا ماندووە لەناو ئەمەیە شتێکی ترمان هەیە ڕەمەزان فێرمانە کات ئەم تەکنیکە تکایە کات بن بە یەکتر لە بینی خێزانەکان ئیتر چونکە لەسەر سفرە کۆبینەوە دواتریش بەداخەوە لە جاتی و بە دیار درامایەکی هەڵۆشێنەرەوەی خێزانە دابنیشین بە دیار بابەتێکی ئاوا بۆ دروستکردنەوە بژانەوەی خێزان دابنیشین پێکەوە یاخود گوێ لە بابەتێکی ئاینەیە گرین حتا گوێ لە کۆمەڵە درامای جوانی پەروەردەی خێزانی بکەین پێکەوە سوود بەخشە بێ بۆمان لەمە ئەمە پەیامێ بگێنم سی خولەکمان پێویستە هەموو ژن و مێردێک ڕۆژانە ئەبێ سی خولەک کاتی بەردەوامیان هەبێ بۆ یەکتر و لە بۆ مناڵەکانمان ئەبێ بۆ هەر مناڵێکمان 20 خولەکمان هەبێ ئەم 20 خولەکە بریتە لە چی بریتێرەوەی باس لە شتێک کەم کە حەز و خواستی ئەوە نەک حەز و خواستی من نەک باسی ئیش و کار و بازار کەم نەک باسی دەنگ و باس و هەواڵ و ئەو بکەم ئەو شتێکی ئەو پێی خۆشە باسی بکەم لە توێژینەوەی یونیسێفا ئەڵێت تەسەور بکە ئەڵێ یەکەمین وڵاتێک کە زۆرترین کاتەیە بە خێزانەکانن بە مناڵەکانن وڵاتی ئیتالیایە لە ڕۆژێکە 16 خولەکەیە وڵاتە عەرەبیەکان بەداخەوە خۆشمان لە ناو ئەوین ئەڵێ وڵاتی وا هەیە ئەڵێ نیو خولەکیان هەیە بۆ خێزانەکان وڵاتی وا هەیە 0 خولەکە وڵاتی وا هەیە 2 خولەکی هەیە 1 خولەکی هەیە ئێمە کاتمان نییە بۆ خێزانەکان و ئەم کاتەش کە لەگەڵ مناڵەکەمە دائنیشم کاتی ئێمێ ئەمێ ئەو کاتەی حەزی لە چییە خواسی لەسەر چیە قسە لەسەرەوەکەم خێزانەکەم حەزی لە چییە قسە لەسەر ئەوکەم نەک لەسەر ژیان و خولەکەی کاک دوکتۆر پێم وایە قورئان باسی سێ کاتی کردووە لە بینی ژنومێدا بەلات بە ئەوڕاتی لەکم کۆنیە باڵەکەواتە لە سی خولەکەکە زیاتر ئەبێت ئەو سێ کاتە بە تایبەتی ئەو دوانە بەیەکەوە دانیشن کە زۆر زۆر گرنگەوە دەستخۆش وەڵی من حەزەکەم پرسیار لە کۆتا پرسیارم دەبێ بڵێم بڵێ ڕۆڵی ئافرەت لە ڕەمەزانە چییە ڕۆڵی خانمان لە ڕەمەزانە چییە بە وردی با خانمان گوێیان لێوێ ئەو ئەرکانی لەسەر خانمانەوە ڕۆڵی خانمان چیە لە مانگای پیرۆزی ڕەمەزانە طبعا خانمان لە مانگی پیرۆزی ڕەمەزانە گەورەترین ڕۆڵە بینن هەر لە ئەوەی کە ئامادەکردنی خواردنە بۆ بەربان هەر لەوەی کە ڕازانەوەی ماڵە هەر لەوەی کە
پێدانی وزەیەکی زۆر ئیجابیە بە مناڵ و بە هاوسەری لەبەرەوە ئەمە گەورەترین ڕۆڵە کە دایکێ بینێ. طبعاً دایک نەک تەنها ڕەمەزان لە هەموو بوارەکانی ترا گەورەترین ڕۆڵی هەیە، وەکو شاعری عەرەب دەڵێ الأم مدرسة إذا أعددتها أعددت شعبا طيب الأعراق. دایک قوتابخانەیەکی زۆر زۆر گەورەیە. ئەگەر تۆ دایکێک پێ بگەینی وەکوە گەلوونەتەوەیەکی زۆر عریق و گەورەت پێگەیان دەبێت. جا لەبەرەوە دایک زۆرترین وزەی ئیجابی لە ناو ماڵا دروستەکات، زۆرترین تاقی ئیجابی هەیە لە ناو ماڵەکەیە. ئەگەر ئەم دایکە دایکێکی ئەرێنی بێ، دایکێکی دڵخۆش بێ، دایکێکی مرتاح بێ، دڵنیە بە مناڵەکانیشی زۆر مرتاح بن. چونکە ئێمە زۆر جار کاتێکە مناڵێکە بینیت زۆر مرتاحە و زۆر دڵخۆشە، یەکسەر ئەیگەڕێنینەوە بۆچی ئەڵین دایکی چۆن مامەڵەی لەگەڵاکە، ئەبێ مامەڵەیان لە ماڵەوە چۆن بێ، چونکە کاریگەری ڕاستەخۆ دروستەکاتە سەر مناڵەکانی وە بە هەمان شێوە کاریگەری دروستەکاتە سەر هاوسەریشی. یعنی ئەگەر بۆ نمونە ژنێک مرتاح بێ لە ماڵە بە دڵنیاییەوە ئەو پیاوەکە ئەچێتەوە ماڵەوە هەست بە مرتاحیەکی زۆرەکە، هەست بە دڵخۆشیەکی زۆرەکە. یعنی تۆ گەر تەسەور کە پیاوێک بچێتەوە ماڵەوە ژنەکەی بۆڵەبۆڵ و تووڕەبوون و عەسەبی و قسەی ناخۆش بێ، ئێدە ئەو پیاوەش کاچێتەوە ماڵەوە کاریگەری لەسەر پیاوەکەش دروستەکە و لە پیاوەکەشەکە عەسەبی بێ و تووڕە بێ و ئەمەش مناڵەکانیش بە هەمان شێوە. یعنی دێمە لە جەوێکی تووڕەیی و ناخۆشیە ئەژین. جا لەبەرەوە شتێک زۆر گرنگە کە ئێمە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە و دوای مانگی پیرۆزی ڕەمەزانیش ئەمە بەرنامەمان بێ. دین مامەڵەیە، مامەڵە و ئەخلاق و ڕەوشتە. مامەڵەی من چۆنە لەگەڵ مناڵەکانمە، لەگەڵ هاوسەرمە، لەگەڵ دەوروبەرەکەمە، ئەمە کاریگەری زۆر زیاتر. یعنی ئێستا حتا سێری ئەو ئاەتە پیرۆزەکانی قورئانی پیرۆز بکەین، سێرەکەین ئەو ئاەتانی کە باسی مامەڵەکە زۆر زیاترە لەو ئاەتانی کە باسی عیبادەتەکانەکە. یعنی باسی حسن الخلق، باسی ڕەوشجوانی زۆر زیاترە لە قورئانی پیرۆزە. حتا پێغەمبەر درودی خۆی لەسەر بێ ئەفەرمێ أحبكم إلي مجالسا يوم القيامة أحسنكم أخلاقا. لو كساني زۆر خۆشەویستن لام و لە مەجلیسە لەگەڵ من ئەوانن کە ڕەوش بەرزەکانن. ئینەما بوعیستو لأتمم مەکارم الأخلاق. جا لەبەرەوە چەندێک بە ڕۆژوو بی عیبادەت بکەی، نوێژەکانت لە کاتی خۆیان بکەی، بەڵام ئەگەر مامەڵەت ناشرین بوو لە ناو ماڵەکەی خۆتە، ئەوە بزانە ئەو عیبادەتانە بەرز نابێتەوە بۆ لای خۆی گەورە. بۆیە ئەبێ هەموو کەس ئەمە بزانێ تۆ بە ڕۆژووبی بەڵام مامەڵەیەکی ناشرین بکەی لەگەڵ دراوسەیە، لەگەڵ مناڵە، لەگەڵ بۆ نمونە دوکانارێ، لەگەڵ ئەو مامەڵانی کێتە بەردەسی مامەڵت ناشرین بوو، ئەو ڕۆژە چەندێک بە ڕۆژووبی تەنها برسێتی و تینەتێکت بۆ مێنێتەوە. جا ئەبێ زۆر ئەمە ئاگاداری بین و هەموو کەسێکیش ئەمە بزانێ کەواتە کە تۆ بە ڕۆژوو ئەبی بۆ ئەوی تەنها برسێتی و تیونەتیت بۆ نەمێنێتەوە، ئەبێ جوانترین مامەڵە بکەی. جوانترین مامەڵەش لەکوێوە دەست پێکە؟ لەناو خێزان، لەناو خێزان، لەگەڵ مناڵتە، لەگەڵ هاوسەرتە، لەگەڵ کەسوکارتە، لەگەڵ دەوروبەرەکەتە. جا ئەبێت هەموو خێزانێک، هەموو دایکێک بگەڕێتەوە بۆ ئەم مامەڵە جوانە و هەموو هاوسەرێکیش کێتەوە ماڵەوە بە فەرەحی بێتەوە ماڵەوە، بە دڵخۆشی بێتە ماڵەوە، هەموو بێتاقەتی و ناڕەحەتیەکانی دەرەوەی واز لێ بێنێ کاتێک کە ئەگاتە ماڵەوە. گەر بەم شێوازە بین هەم خێزانێکی ئاسوودە، خێزانێکی دڵخۆش، مناڵێکی مرتاح، مامەڵەیەکی جوان، فێری بەها کۆمەڵایەتیەکانیەکەی، فێری کۆمەڵێکشتی باشیەکەی لەناو خێزانەکەی. تەوانمانە کاریگەری زۆر دروستەکە بۆ بەتایبەتی خانمان. شێستان خۆش بێت بۆ بەڕێزان بەتری فجرا ڕاهێنانی پەروەردەیی کۆمەسا ساڵح سعید سەرۆکی ڕێکخراوی کۆمەڵگەینی و دکتۆر پێشڕەو حەمە عەلی ڕاوێژکاری پەروەردەیی خێزانی. زۆر سپاسانەکەین کە شەڕەکەمان نابوون و دەستان خۆش بێت. بەڵێ خۆشەویستان، ئەم شەویش بەرنامەکەمان بە کۆتایی گەیشت. هیوادارین جەسوودی ئێوە ببێت، خوای گەورە ڕۆژ و تەعاتی هەموو لایەکی قبوڵ فەرموو بێت. هەتاوەکو شەوێکی تر، بەرنامەیەکی تر و بابەتێکی تر و تەوەرێکی تر، خوای گەورەتان ئەسپێری خۆتان لەگەڵ بێت. دەستخۆش کۆتا وتەی منیش ئەوەیە، بەڕاستی من چێژم لە بە وشەی ئەم مامۆستا بەڕێزانە وەرگرت. خۆشەویستان، ئەگەر یعنی تەنها ڕستەیەکی ئەم مامۆستا بەڕێزانە لە ناو خێزانەکانمانە جێبەجێ بکەین، دڵنیام ئارامی و خۆشبەختی و ئاسوودەیی ڕوەکاتە سەر سفرە و خوانی ڕەمەزان و دوای ڕەمەزانیش. هیوادارم چێشتان لە قسەکانی مامۆسایانی بەڕێز وەرگرت بێ. خوای گەورە سفرە و ماڵی هەمووتان پڕکات لە بەختەوەری و ئاسوودەیی و خۆشبەختی و کەستان نیگەران نەبن. خواتان لەگەڵ.